میوانداری شوان شێخ ئەحمەد پەرلەمانتاری فراکسیۆنی پارتیمان کردووە لە پەرلەمانی کوردستان. کاک شوان سڵاوت لێ بێم کاتت باش دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم سەرنجیەوە چییە لەسەر هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە هەروەها لەسەر پرۆژە چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ سلااو لە جەنابەت و لە سڵاو ڕێزم بۆ گشتبینێرانی خۆشەویستیشەیە. بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی چاکسازی ڕاگەیاندووە و ئێستاش لە هەوڵی بەردەوامدایە وەکو بنەواتی بەردەوامی هەم وەکو ئەنجومەنی وەزیران هەم وەکو سەرۆکیاتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی ئەو قەیرانانی کە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە ئەو قەیرانانە هەوڵ بدرێت چارەسەری گونجاوی بۆ بدۆزرێتەوە و لە هەوڵەکانیش بەردەوامی بەجددی هەیە لەبەر ئەوەی قەیرانێک ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە کە لە تەحملی فەرمانبەران و هاوڵاتیانی کوردستان زۆر زیاترە و ئەوەی کە جێگای خۆشحاڵی و جێگای خۆشحاڵیشە فەرمانبەرانی کوردستان و هاوڵاتیانی کوردستان کە چەندین مانگە کە بەبێ موچەیش قبوڵیان کردووە دەوامەکانی خۆشیان کردووە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵ بدات لە پێناو چارەسەرکردن و پێدانی موچەی فەرمانبەرانی کوردستان و کۆمەڵک بەرنامەی چاکسازیش لە ئارەدا هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ باش ببوورە قسەکەشم پێ بڕیت جێی دڵخۆشیە بەڵام لە ئێستادا نەک بەتەنیا مامۆسایان نەک بەتەنیا کارمەندانی پزیشکی کە شوێنە هەستیارەکان و زۆر شوێنی گرتوتەوە لە ئێستادا لە بەشێک لە شار و شارۆچکەکان پۆلیسی هاتوچۆ پۆلیسی مەدەنی پۆلیسی دارستان بەشێک لە وەزارەتی ناوخۆی گرتوتەوە ئەمەش جێی دڵخۆشیە ئەوانیش بایکۆتی داوامیان کردووە ئەوانیش مانیان گرتووە. سەرەتا من لەگەر ئێش و ئازاری خەڵکی کوردستان داینا لەگەر فەرمانبەرانی خۆشەویست داینا کە بەو ژیانێک کە قوبوڵیانە و کە تا ئێستا کەش حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی ئەو قەیرانانێک کە بەسەری داهاتووە تەحمولیان کردیان موچەی چەندین مانجیان تا ئێستاکە وەرنەگرتووە. ئێمە لەگەر هەموو مافەڕەواکانی خەڵکی کوردستانی مافێکی شارستانیانە مەدەنیانە لەگەڵیان کار دەکاتە سەر دامودەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبەر بەڵێ چۆن لەگەڵیانان یعنی ئەو مافانەی کە داوا دەکرێت ئێش و ئازارەکانیەوە ئێش و ئازاری هەموو لایەکمانە لەبەر ئەوەی تا ئێستاکە کە موچەی چەندین مانگەکە وەریان نەگەدووە تەئسیرێکی سەر ڕێڕەوی ژیانیان بۆیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەوڵ دەدا هەوڵەکان پێویستی بە ئەوەیە کە چرتر بکرێتەوە تا بتوانین تا چەندی زووە چەندی لە ئیمکانێتی حکوومەتی هەرێمی کوردستاندایە ئەو قەیرانێک کە ڕوبەڕووی بێتەوە بتوانین دەرباز بیتن و هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بە و ئەو موچەی کە لە فەرمانبەرانی کوردستان کە تا ئێستا کە نەدراوە موچەکانیان پێ بدرێ و ئەوەی کە ئێستاش وا دەست پێکرا بە پێی خشتەیەکی نوێ ڕاستە ئێمەش لەگەردانین بەڵام کە بە پێی قسەکردنمان بە دووادات چوومە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر کاربەدەستان و لەگەر بەرپرسانی حکوومەت کە ئەو موچەی کە لە داهاتی هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوت و داهاتە ناوخۆیەکانە دابەش کراوەتە بەسەر فەرمانبەران بە پێی خشتەیەک بەڵام ئەو خشتەیە ڕاستە بۆ جێگای نیگەرانی فەرمانبەرانی کوردستان و ئێمەش نیگەرانین بەرامبەر بە پاشەکەوتکردنی ئەو بڕە زۆرەی موچەی فەرمانبەران بەڵام لەگەر ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئێستا دانیشتی تری هەیە پاش ئەو خشتەیە کە ئێستا خەریکە جێبەجێ دەکرێت خشتەی تر ئیشی لەسەر دەکات بۆ ئەوەی کە کۆمەڵە خاڵ کە چاکسازیە کە ئیشی لەسەر دەکاتن وەروەها هەوڵ بدێت بۆ ئەوەی داهاتی هەرێمی کوردستان کە زیاد بکرێت لەو بڕە داهاتە کە زیاد دەکرێت لە نسبەی پاشەکەوتی فەرمانبەران کەمتر دەکرێتەوە ئەنی ئەو نسبەیە کە هەیە بەپێی داهاتە بەپێی داهاتی ناوخۆیە لە نەفت و لە داهاتە ناوخۆیەکان. باش کاک شوان هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی سەرکەوتوو بوون بۆ نمونە یەکەم شت دەستبردن بۆ موچەی فەرمانبەران و پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران ئەمە هەوڵێکی سەرکەوتوو بوو. حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو داهاتەی کە هەیەی داهاتەکە دیارە لە فرۆشتنی نەوت و داهاتە ناوخۆیەکان زەڕائیب و گومرگ و ڕسوماتی کە هەیە مەبلەغە کۆبوویتەوە ئەو مەبلەغەی کە دابەش کردێ بەپێی نسبەیەک لەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام ئێمە بەڕاستی وەکو باسم کرد هەست پێ دەکرێت ینی و داخۆشیمان کردیە و دەنجی ناڕەزابوونی خۆشمان دەربڕیە و بە حکوومەتی هەرێمی کوردستانیشمان ڕاگەاندیە کە فەرمانبەرانی کوردستان ئەوانەی کە موچەیان کەمە یاخود بڕێکی زۆر لە موچەکانیان پاشکەوت دەکرێت تەئسیرێکی ڕاستەخۆی لەسەر ژیانی هاوڵاتیانی کوردستاندا لەسەر ژیانی فەرمانبەرانی کوردستاندا هەیە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانیش
واقعیانە دەری ئەوەی کە هەیە لە پارەی سوتەمەنی نەفت و داهاتە ناوخۆکان بەو شێوەیە کە ئێمە دابەشمان کردێ بەسەر ئەوانە کە تەنها مەسەری موچەی پێشمەرگەکان کە لە سەنگەرن واروەها زێرەبانی و هێزی ئامادە و کە ئەوانە لە پێی موچەکانی خۆیان بە کاملی وەردەگرن و ئەوانی تریش وەکو باسم کرد لەوانەیە لەناو پۆلیسیش کە دەنجێنان ڕزایی دەردەبڕدا کە گلەیان لەوە دەکرد ئەوانیش هەمان پۆلیسن بەڵام ئێستا وەکو باسم کرد قسە و باز لەسەر ئەوەیە کە لەو دانیشتنی ئێستاوا خەریکە دەست پێ دەکاتەوە حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو لیژنەیە کە پێکاتوە بۆ چارەسەرکردنی ئەو پرسانە یەک لەوانەشدا هەیە کە چاپی داخشاندنەوەک بە موچەی فەرمانبەرانی کوردستاندا دەکرێتەوە بەپێی نسبە خاصن ئەوانەی کە موچەیان زۆر کەمە لە مەبلەغێک بابرێن لە 300,000 نەتوانێت دەستکاری بکرێت دوایە بە نسبەی 115 تا دەگاتە 175 موچەی فەرمانبەرانی کوردستان پاشەکەوت بکرێت. باش لێرە خۆ داماژت پێکرد و بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستانی دەڵێن ئەو پارەی کە حکومەتی هەرێمی کوردستانێتی پارێکی دیاریکراوە دەتوانێت ئەوەندە مانگانە ئەوەندەی دەست پێ دەستکەوێت ئەوەندە بدا بە فەرمانبەران کەواتە لە میکەم کاتەوە لە فەرمانبەرێکی کەم کاتەوە بۆ یەکێکی دیکەی زیاکە بۆ ئەمی زیاب کات دەبێت لە میکەم کاتەوە یعنی ڕێگەی تر نەبوو حکومەتی هەرێمی کوردستان پەنای بۆ بەرێت و بیگرێتە بەر. بەڵێ ئێمە باسمان لەوەی کرد کۆمەڵێک بەرنامەی چاکسازی لە بەدەستی حکومەتی هەرێمی کوردستانە ئەو بەرنامە مەسەرەن چاو پێداخشاندەوە بە خانەنشیان ئەوانەی کە بە نامستەحەقی بە ناحەقی خانەنشین کراون یاخود ئەوانەی کە لە پلەیەکی وەزیفی تر دانا کە شایستە و شیاوی ئەو پلێنینە بەپێی خزمەت و شەهادە و کۆمەڵێک شتەیە پێوەرەیە لەو ئاستەیدانینە کە ئەو پلیان بۆ بەرزکراتەوە چاو پێداخشاندنەوە پێدا دەکرێت و دەگەنەوە سەر پلەکانی خۆیان وەروها دەرماری مەسەرەن دەرماری خوتورە هەندێک دامەدەزیەکان فەرمانگەکان بۆیان سرف دەکرێت و خەڵکانێک شێ لە دەرەوەی ئەو فەرمانگانانە بەڵام خوتورەیان بۆ سرف دەکرێت چاو پێداخشانەوەی تاو بەسەر هەمویان دادەکرێت بۆ ئەوی داهات تا بکرێت زیاد بکرێت وەروە ئەوەی کە ئێستا کەشکە ئیشی لەسەر دەکرێت ئەنجومەنی وەزیران سیستەمی ئەلکترۆنیە بۆ ئەوەی هەم کە باز لە بندی وار هەم باز لە مەسەلەی دوو موچەی دەکرێتن ئەوانە یەک کاتی نیشتیمانی لە فەرمانبەرانی کوردستان دەیانبیتن یەک موچەی بۆ دەمێنێتەوە بە هەر ناوێت دوو موچە و سێ موچە هەیەبیتن موچەکان تەنها دەمێتەوە سەر یەک موچە ئەو داهاتانی کە بابرێن لەو هەموو چاکسازیانەی کە دەکرێت و لە نەفت کە زیاد بکرێت لە فرۆشی نەوت و لە داهاتە ناوخۆیەکان ئەو داهاتە جارێشتر دابش دەکەێتەوە بەسەر فەرمانبەران یعنی لەو مەبلەغی کە بۆی دیاریکراوە لە موچەکەی خۆی زیاد دەکرێت و ئەو پاشەکەوتێک کە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا لێی بڕیون ئەوانیان لێکەم دەکرێتەوە. باش دەوترێت لە ئێستادا حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بای 2 ملیار و ئەوەندە دۆلار نەوتی فرۆشتووە و هیچ موچەیانی ئەوەندە حکومەتی هەرێمی کوردستان 2 ملیار زیاتر پارەی هەیە پارەی دەستکەوتۆ لە هەناردەکردنی نەوت ئێوە ئاگاداری ئەمەن حکومەتی هەرێمی کوردستان پارەی ئەم نەوتەی هەیە گەرهەیەتی بۆ دابەشی ناکای ئێوە نوێنەری خەڵک نین ئاگاداری ئەم بابەتەن داوای ئەمەتان کردووە بە دوواداچوونتان بۆ ئەمە کردووە بەپێی زانیاری و بە دوواداچوونی ئێمە هەندێک پارە ڕاستە هەیە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بەپێی داتاش وە بزانم ئەم سامنە سوژەکان و حکومەت ئیعلانی کردیە کە 115 بۆ شەریکاتەکان ئەو شەریکاتانەی کەنەوە دەردێنن بۆیان سرف کراوە 115 لەبەر ئەوەی گەر بێت و ئەوانش تا ئێستا کە پاریان وەرنەگەتووە کە پاریان پێ نەدرێت لەوانەیە ئیشوکاری نەفت دەرینانی نەفت و ئەوانە هەمی ڕادەوەسی و کاردانەوەی خراپی بەسەر هەرێمی کوردستاندا دەبیتن لە ئینتاجی نەوت بۆیە بەپێی زانیاریەکان و بە دوواداچوون بەڵێ مەبلەغێک لەو مەبلەغانە بۆ ئەوە سەرفکرا ئەو پارەی کە ماوەتەوە لەگەر داهاتە ناوخۆیەکان بۆ فەرمانبەرانی کوردستان وەکو خشتەیەک کە دیاری کراوە بۆ مانجی یەک دابش دەکرێت و لە مانجی دووشەوە وەکو باسم کرد ئەو لیژنەیە کە پێک هاتووە ئەو مەرحەلەی چاکسازانی کە باسم کرد ئیشی لەسەر دەکەن بۆ ئەوەی بتوانێت هەم داهاتەکە زیاد بکرێت و هەم سەرفیات کەم بکرێتەوە و ئەو پارانەی کە دەمێنێتەوە ئەو چاکسازانی کە دەکرێت بتوانێت بەسەر فەرمانبەرانی کوردستاندا دابش بکرێت. خۆ دەڵێیت بڵێ بەشێک لە پارە حکومەت لای حکومەتی هەرێمی کوردستان هەیە هی پارەی هەناردەی نەوتە جگەلەوەی هەندێکی لێ دەرەکرێت بۆ ئەو کۆمپانیانی کە هەناردەی نەوتوە بەرهێنانی نەوتەکەن بەڵام تو ئاگاداری حکومەتی هەرێمی کوردستان لە مانگی پێشوودا لە دابشکردنی نیوەموچەی مامۆستایان ئاماژی بۆ کرد بەس ئەوەندە پارە هەبووە ئەو کاتیەوە بوو نەتانوت پارەی دیکە هەیە بۆ بە دوواداچوونتان بۆ مە نەکرد حکومەتی هەرێمی کوردستان پارەی هەبوو ئەو پارەی کە
وەلو لە لیژانە تایبەتەکانی بەڵێ هەم لیژنە تایبەتەکانی پەرلەمانیش کەوانی کە هەم لە دارایی هەم لە سامانە سروشتەکان کە ئەرکێکی زیاتر لەسەر شانی وانە و ئێمەش وەکو ئەندامانی پەرلەمان حەقێکی ڕەوای خۆمانە بە دوواداچوون بکەین بۆ ئەوەی هەوڵ بدرێت ئەرچەدی پێمان دەکرێت با سوچێک بۆ فەرمانبەران و هەوڵاتیانی کوردستان بەدەست بینین و زەخت لەگەڵ لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی ئەو ژیانی کە فەرمانبەرانی کوردستان بەڕێوەی دەبین کە ئەو معانەتی هەموو لایەکمانە هەوڵ بدرێت بۆیان چارەسەری بۆ بکرێت وەکو باسشم کرد بەپێی ئەو نسبەیەکە ئەگەر تەماشای سایتەکانش بکەین هەم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو سامانە سروشتەکان کە باس دەوەی دەکات ئەو بڕی پارەکەی کە دیاری کراوە مەسەلەن بۆ شەریکاتی نەوت کە 115 پارەکەیە. کاکشوان ئەو کات وەکو پەرلەمانتارێک وەکو نوێنەری خەڵک پرسیتان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی چییە کە دەڵێ پارە نیە و پارەژ هەیە؟ حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ پرسیارەکەم ئەوەیە خۆش داماژت پێکرد بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان لە هەناردەکردنی نەوەیت ئەوەندە پاری دەستکەوتووە بەپی بەداداچوونەکان دەوترێت لە ئێستادا زیاتر لە 2 ملیار و ئەوەندە پارەی هەیە ئەم پارەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی ڕابردوو داوتی پارەم نییە خۆش داماژی پێکەی دەڵێ بەشێک لەو پارەی هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وتی پارەم نییە مەبەستی لەمە چی بوو؟ لە مەبلەخەی تەکید نیمە مەبلەخەی پارێکەی نەوت کە هەیە بەڵام وەکو باسمان کردیە 115 ئەو پارەی نەوتێکە هەبووە دوای لە بۆ کۆمپانیەکان ڕۆیشتووە و ئەوەی تریژ ماوە تەکمیلەی موچەی پێکراوە بەسەر فەرمانبەران وەکو خشتەی ماجیەک دابەش دەکرێت. باش پێدوانی ئەمە جۆرێک لە بێمتمانەی لای خەڵک دروست کرد بێت خەڵک ئێستا بە جۆرە جۆرەکان کێشەی ئەوە بێ کێشەی دارایی و نەبوونی پارینی کێشەکە ئەوەیە فەرمانبەران کارمەندانیان هاوڵاتی هەست بۆ دەکا پارەکە هەیە و بەڵام حکوومەت دابەشی ناکە نایدا بە خەڵک. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەاندراوەکان لە کۆبنەوەی لەگەر چین و توێژەکان کە باس لە بێپارەی حکوومەتی هەرێمی کوردستان و فرۆشتنی نەوت و ئەوانە هەموو کە باس و قسەی لەسەر کراوە ئەو مەبلەغە نییە کە حکوومەتی هەرێمی کوردستانی ئەعلانی کردووە کە قسە و باسی لەسەر دەکرێت بە 2 ملیار دلار. تەسەوەر دەکەم قازانجی حکوومەتی هەرێمی کوردستان لەوەی دانابێتن هەم یەک مصداقیەتی خۆی بدۆڕێنی بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستان و ئەگەر پارە شەبی گڕی بداتەوە دابەشی نەکاتن قازانجی حکوومەتی هەرێمی کوردستان لە چیدایە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی خۆیدایە ڕاست بەڵێ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پاڵی گلدراوی هەیە یا خودنا ئەو نوتەی چەند مانگی ڕابردوو فرۆشتێتی پارەکەی چی لێ هاتووە؟ وەکو باسم کە 115 بۆ شەریکات بۆ ڕۆیشتی ئەو پارەی وەکو مەساریفی بابرین موچەی هاوڵاتیان و هەندێک شتێ هەم بۆ پارەی کارەباش دەڕوە ئەوی تریشان مەسەلەن هەندێک نەفەقات هەیە نەفەقاتی هەم پێشمەرگە و نەفەقاتی ئیدارات و نەسری دەوایرەکان. باش لە ئێستادا بە زۆر جۆرەکان ڕخنە لە پەرلەمانتاران دەگیرێت دەوترێت لەم دۆخەیە لەم قەیرانانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بە جۆرە جۆرەکان بێدەنگن هەڵوێستێکی ئۆتۆیان نییە وایە ئێوە بۆ هەوڵێکی ڕوونتان نیە بۆ هەڵوێستێکی ڕوونتان نییە بۆ هەوڵ نادن لەگەڵ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە وا بکەن ئەم دۆخە ئێستا تێپەڕێنن. ئەرچی سەرشاری ئێمەی ئەندامانی پەرلەمانە لەو قۆناغیدا و بە تایبەتی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستانیش بۆ ئەوەی ئەو کۆمیتی کە پێکاتوە بۆ چارەسەرکردی ئەو پرسانە بۆ کارەکردنەوەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستانیش بە واقعی کە ئێستا تێداینا بەهۆی ئەوەی کە ئێمە ناتوانین وەکو پەرلەمانی کوردستان دانیشتن بکەین کۆمەڵک ئەرکی قورس کە سەرشانی ئێمە کە لەوانەیە نەتوانین وەکو پێویست بەرچی خۆمان هەڵبسین بۆیە پێشەمو شتێک من ڕووی خۆم لە هەموو حیزب لایەنە سیاسیەکانی کوردستان دەکەم کە ئەو قۆناغی ئەوڕۆی کوردستان ئەو بارودۆخی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە ئەو قەیرانە گەورەی کە تەسیراتێکی ڕاستەخۆی لەسەر ژیانی هاوڵاتیانی کوردستان کردیا بەخۆدا بێنەوە و بێنە پێشەوە لەگە یەکتر بتوانین ئەو پرسانە چارەسەر بکەین پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە حکوومەتێک بیتن کە بە بەرنامەیەکی چاک بۆ پشتگیری لایەنە سیاسیەکانی لەسەردا بیتن تا بتوانین ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە دەربازی بێتن. بەڕاستی ئێمەش وەکو ئەندامانی پەرلەمان لە مەرحەلێک داینا لە وەزعێک داینا کە لەوانەیە هەست بە
وەزعی دەکەین کە لەوانێ وەکو پێویست نەتانی خزمەتی هاوڵاتیانی کوردستان بکەین ئەگەر نا هەموو ئێش و ئازارەکان ئێش و ئازاری ئێمەیە ئێش و ئازاری کە فەرمانبەرانی کوردستان کە قوتی ڕۆژانەی نەبیتن یاخود موچەیەک نەبیتن کرێخانەکەی پێ بداتن تەسیلاتێکی ڕاستەقوی لەسەر هەر هەموو لایەکمان دەبیتن بۆیە پێویست بەوەی دەکا هەمومان بەیەکەوە بینە پێشەوە شان بدەنە پاڵەوە پشتگیری لە چاکسازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بدەن وەک لیژدانی کە پێک دێ هاوکار بین تا بتوانین ئەو قۆناغی ترسناکە ئەو قۆناغی کە تەسیرێکی ڕاستەخۆی لەسەر ژیانی هەموو فەرمانبەرانی کوردستان و هەوڵاتیان کردووە تێبەڕێنی و کەمترین زەرمەند هەوڵاتیانی کوردستان من کە بەرگەی ئەو هەموو بارودۆخەیان گرتووە. باش هەر وابەستە بەم دۆخەوە چەند کاتژمێرە لەمەوبەر بارزانی دوو پرۆژەی ڕاگەیان یەکێکیان بۆ چاکسازی لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکیان بۆ چاکسازی لە نێو پارتی دیموکراتی کوردستانە کە لە چەند خاڵێک پێگاتووە. پێ دوایە ئەم هەنگاوی بارزانی بتوانێت چارەسەری ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان بکات بە تایبەت قەیرانی دارایی؟ بەڵێ ئەوەی کە شتێکی چاوەڕوان کرا بوو بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان کە ئەوڕۆ کە دوو بڕیاری گرنگی دەرکردەوە بڕیارێکیان وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و پەیوەنددارە بە حزبەکەی کە بەڕێزی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کۆمەڵ خاڵک کە بڕیاری دەرکردیەوە لێژنێشی بۆ پێکدێنی و ئەوەی تریشیان دەربارەی وەکو سەرۆکیاتی هەرێمی کوردستان کە بڕیاری دەرکردووە بۆ ئەوەی چەند چاکسازیەک لە ئیشوکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ و ئێمەش پێویستیمان بۆیە بە ئەوەی کە جێگای خۆشحاڵیە ئێمە وەکو پارتیەکان وەکو پارتی دیموکراتی کوردستان لە خۆمان ڕادەست پێ بکەین چاکسازیەکانی خۆمان ڕاستە ئێمە کەم و کورتی هەیە گلەی هەیە گەندەڵی هەیە کۆمەڵک کەم تەرخەمی هەیە پێویستیان بە چارەسەری ڕیشەی هەیە پێش هەموو شتێک دەبێت لە ناو خۆمان ڕادەست پێ بکەین ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی پشتگیری لەو بڕیاری بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حیزبەکەی خۆمان دەکەین کە وەکو پارتی دیموکراتی کوردستان یەکەم حزب لە خۆمان ڕادەست پێ دەکەین بۆی ئەو چاکسازیانە حزبەکەی خۆمان بگرێتەوە ئەو داهاتانەوە و دەستکەوتانێک کە دەگەڕێتەوە لە ڕێگای ئەو لیژنەوە بۆ لە ڕێگای کۆمپانیەکان و مساتەحەیە هەرچی بە ملک و ماڵی مەسئولینە کە بە ناڕەوا یاخود ئەوانەی کە لەژێر سێبەری مەسئولینن ئەوانە هەمیان بگەڕێنرێتەوە بەشێکیان بگەڕێنێتەوە بۆ ئەوەی لەوێ ڕقەرارێک بدرێ بۆ کە سوکاری شەید و ئەنفال و پێشمەگە بگەڕێتەوە داهاتەکە وەکو حزب وەکو پارتی دیموکراتی کوردستان پێوانیە دەبوو زووتر بارزانی ئەم بڕیارانەی دەربکردایە بەڵێ پێدوانێ دەبوو زووتر ئەم بڕیارانەی بدایە بارزانی وەکو باس کرا بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە خولی چوارەمدا کە لە پەرلەمانی کوردستان خوێندراوە دەنجی پێدرا بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستانی شەی بووە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستانیش چاودێری هەموو بارودۆخەکانی کردووە ئەو بەرنامەیە کە پێویست دەکرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە بەهۆی ئەو زوروفەی کە هاتە ئاراوە نەتوانرا ئیشی لەسەر بکرێتن کە تەسیراتی ڕاستەخۆی هەبوو بەڵێ ئەو بڕیارێکی کە ئێستا دراوە چەندی زووتریش بایە لەوانەیە لە قازانجی بارودۆخەکەیدا دەبوو ئێستاش پێشگیری پێویستیمان بەوەیە پێشگیری لێ بکەین و هاوکاری جددی بین بۆی بتوانین هەموو وەکو حزب لەناو خۆمان ڕادەست پێ بکەین و ئەوەی تریش پشتگیری لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئەو چاکسازیە لە ڕیشەوە بکرێتن تا بتوانێت داهاتێکی زیاتر و باشتر بۆ هەرێمی کوردستان بگرێتەوە و مەساریفەکان کەم بکرێتەوە و هەر واسیقە و متمانەی خەڵکی کوردستانم بە حکوومەت و بە دام و دەستەکانی حکوومەتی بۆ دروست بکرێتەوە کە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر کەم تەرخەمی و تەقسیراتێک لە هەر شوێنێکدا هەیە کە باز لە گەندەلی ئەوان دەکرێت زۆر بەڕاشکاوانە دادگایی بکرێن لە ڕێگای دادگا لە ڕێگای لێسانەوەی ئەو ملک و ماڵانەی کە بە ناڕەوا بەدەستیان هینایە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بگرێتەوە خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان و دابەش بکرێت بەسەر فەرمانبەرانی کوردستان و لە کار و پرۆژە خزمەتگوزاریەکان بەکاربێنرێت. چۆن ئەمە یەکلایی یەکرێتەوە کە ئەمانە ئەم مڵک و سەرۆت و سامانیان بە ناڕەوا دەستکەوتووە کێ ئەمە یەکلایی یەکاتەوە کێ ئیگەڕێنێتەوە بۆ هاوڵاتی هەرێم؟ خۆی لیژنەیەک پێک دێتن لیژنەیەک هەم لە حکوومەتیش پێک دێ هەم لە ناو حزبیش پێک دێ ئەوەی ناو حزب چۆنە و پێویستی بە هاوکاری هەموو لایەکیشمان دەکە هاوڵاتیانی کوردستان و هەروەها لە ناو حزبیش وەکو ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان و هەموو تاجیش ئەو کۆمەڵگایە پێویستیمان و چاویشمان لەوەی دیایە کە هەمومان هاوکار بین بۆ سەرخستنی ئەو پرۆسەیە بۆ سەرخستنی ئەو چاکسازیە بۆ پشتگیریکردن لەوەی کە ئاوات و ئامانجی ئێمە بۆ خەڵکی کوردستان کە باسی لەو کۆمەڵە شتان دەکرێت لە مەسائلی چاکسازی و گەندەڵی و ئەوانە پێین پشتگیری بکەین بۆ بتوانین لەسەر
هەموو گەندەڵکاران دەست لەسەر هەموو ئەو کەسانە دابندری ملک و ماڵەکانیان کێ دەست لەمان لەسەر ئەمانە دانێ لەناو حزبدا کاکشوان بۆ نمونە بڕیارە چاکسازیەکی بارزانی لە نێو پارتی دیموکراتی کوردستاندا لە نێو پارتی دیموکراتی کوردستاندا کێ ئەبێ بە لیژنە کێ ئەم بڕیارە ئەدات کێ یەکلایی یەکاتەوە کێ دەڵێ ئەمە بەناڕەوە ئەمەی دەستکەوتووە بەڵێ خۆی ڕاستەخۆ بەڕێ سەرۆکی پارتی دیموکرات دروستکان وەکو حزب لیژنەیەک پێک دێنێت ئەو لیژنەیە کە لەفە بەوەی بەو خاڵانەی کە بەڕێ سەرۆک بارزانی دیاری کردووە بە دوواداچوونی تەواو بکەن و راپۆرتێکی تەواو ئامادە بکەن ئەو راپۆرتە بدێتە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی پارتی بۆ ئەوەی بتوانێت بڕیاری پێویست و هەنگاوی جدی و زەراعەتی پێوە دیاری تا بتوانین ئەو بابەتانەی کە لە خاڵەکانی وی دیاری کراوە یەکلای بکرێتەوە و ئەو ناڕەوایی ئەو بەناڕەوا دەوڵەمەند بوونە یاخود ئەو ملکانەی کە بە ناڕەوا بەدەستمان هاتوو بەدەست هێنراوە بتوانێت بگەڕێتەوە خەزیێنەیەک ئەو خەزیێنەیەش لە خزمەتی پێشمەرگە و شەید و ئەنفالکراواندا بەکاری بێنرێت. پێتان وانە دەبوو لیژنەیەک سەرپەرشتی ئەم بابەتە بکات ئەم بابەتە یەکلایی بکاتەوە بۆ نمونە لیژنەی نەزاها لیژنەی دەستپاکی دیوانی چاودێری دارایی بۆ لە نێو حیزب لیژنە بۆ ئەمە دروست بکرێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەم بابەتە یەکلایی نەکەنەوە. حتما تەسەورش دەکەم ئەو لیژنەیە کە پێک دێتن وەکو حزب وەکو حکومەت وەکو حکومەت حزب بە دوواداچوون ناکە ئەو داوم دەستگاری کە جەناب باس کرد ئەوانە بە دوواداچوونی جدی دەکەن پێویستیان بە هاوکاری هەموو لایەکمان دەبیتن ئەو لیژنەیە دەوڵەمەند بکەین لە پێدانی زانیاری هەرچی هەیتمان بەبەڵگەوە تا بتوانین ئەو لیژنەیە دەستنیشانیان بکات و ئیجراعاتی پێویستی یاساییان دەرحەق بکرێتن و لەناو حزبیش طبعا کەسانی شارەزا و سپۆر لەو بوارەدا دەستنیشان دەکرێت و قەراری جەریئانەشی دەوێتن لەسەری بدرێ و تەسەوەر دەکەم بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان زۆر جدیە زۆر بەپەرۆشە بۆی ئەو پرسە بۆ خەڵکی کوردستان یەکلای بکرێتەوە. باش لە ماوەی ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوودا بارزانی چەند جارێک پرۆژەی چاکسازی ڕاگەیاندووە زۆرێک لە چاودێران ڕخنی ئەوە لە بارزانی دەگرن دەڵێن پرۆژەی چاکسازی ڕدەگەیەنێت باز چاکسازی دەکات لیژنی بۆ دروست دەکرێت بەڵام وەکو ئەوەی کە دەوترێت نەتیجەی نابێت ئەنجامی نابێت گرنتی چییە ئەم جارە کە پرۆژە چاکسازەکەی بارزانی ئەنجامی هەبێت و لیژنەکان بگەنە نەتیجەیەکی باش ئەوەی ڕابردوو دووبارە نەبێتەوە وەک دەڵێن. بارودۆخی هەرێمی کوردستان ئەوە دەخوازی کە هەنگاوی جەریئانە بگرینە بەر و بڕیاری زەروری و پێویست بدرێ تا ئەو سیقەیە کە خەڵکی کوردستان بە حکومەت و بە حزب و لانە سیاسیەکانی هەیە لەدەست نەدرێت و ئەو سیقە متمانە بەقوت بکرێت و هاوکار بن بۆ ئەوەی ئەو بەناشەرعی دەوڵەمەندبوونەی کە هەیە چ وەکو حزب چ وەکو ئەشخاص لە حکومەت ئەوانە دەستنیشان بکرێت و ئیجراعاتی پێویستیان لەگەڵدا بکرێت و ئەو ملک و ماڵە زۆرێک کە تا دوێنێکە هیچیان نەبووە تا دوێنێکە ژیانێکی زۆر بە سادەی ژیانون ئەوڕۆکە لە خۆشترین ژیان و خاوەنی چەندەها کۆمپانیا و ملک و ماڵ و سەروەت و سامانن بەڕاستی ئەوانە قابلی مناقەشەیە قابلی ئەوەیە بە دووادچوونی زیدی بکرێت لە چێ ئەو ماڵیانیان بەدەستینایە بە چ شێوێکی ناڕەوە بۆی ئیجراعاتی پێویستیان لەگەڵدا بکرێت لێرەشدا بەڕاستی هەموو هاوڵاتیانی کوردستان کە پەرۆشیان بۆ ئەوەی هەیە و سەرۆکی هەرێمی کوردستانیش گەیشتە ئەو قەناعەتی نەگەیشتە ئەو قەناعەتی هەوڵەکەی لە پێناوی ئەوەیدایە مەسەلەی چاکسازی ڕیشەیی بکرێتن و ئەوەی ئەساسێکی بتە و دابدێت بۆ داهاتووی حکومەتی هەرێمی کوردستان و کە جارێکی کەسیش جورئەتی ئەوەی نەکا کە ملک و ماڵی هاوڵاتیان سەروەت و سامانی هاوڵاتیانی کوردستان یاخود ئەگەر هەر پێگەیەکی سیاسی هەیە یاخود ئیداری هەیە لە ماوەیەکی زۆر کردا بتوانانی وا بەو شێوەی دەوڵەمەند بین یاخود سێبەرەکانیشیان بەڕاستی خەڵکانەکەیە بەرپرس بووینە چ لە ئیدارە چ لە حزب لە هەر شوێنێک بووینە لە سێبەرەکانیان ئەوانەی کە لەژێر سێبەری وان و بەناوی وانەوە دەوڵەمەند بووینە ئەوانە هەموو بخنێنە بەرچاو تا بتوانێت ئەو ملک و ماڵانەی کە وەکو باس کرد بە ناڕەوا بەدەستیان هێنایە بگەڕێنێتەوە ئیجراعاتی پێویستیان لەگەڵدا بکرێ و هەرێمی کوردستان ئەو بارودۆخە ئەو قەیرانە دۆرەی کە بەسەرمان داتووە ناکرێ جددی نەبین ناکرێ دەستمان لێ ساربیتن لەبەر ئەوەی خەڵکی کوردستان فەرمانبەرانی کوردستان بەڕاستی خۆراگرانە تەحملی ئەو بارودۆخیان کردیا بەڵام ئەوڕۆ لەوەی چتە دەرێکە کە دەبی ئیجراعاتی یاسایی یان لەگەڵدا بکرێ و دڵی خەڵکی خۆش بکرێ بەڵێ ئیرادەیەکەیە بەسەر گەندەڵکاران بەسەر ئەو کەسانی کە بە ناڕەوا دەوڵەمەند بووینە بۆ ئیجراعاتی پێویستیان لەگەڵدا بکرێ بۆی دیسان دێرێمەوە هەموو لایەکمان دەبی هاوکار بین لە هەر لیژنەیەک چ لە حکومەت چ لە حزب پێک دێ هاوکار بین بۆ بەبەڵگەوە بەسەڵماندنی
کە ئەو ناڕەوای دەوڵەمەند بوونە بخرێتە بەرچاو تا بتوانێت بەکو پێویست بەڵێ. ئیزادیانەگەدا. زۆر سپاس بۆ شوان شێخ ئەحمەد پەرلەمانتاری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان سپاس بۆی لەم پانۆرامایە لەگەڵ ما بوویت.